تاقەت شی جەلام واتم مەی هارێ بەمەودای ئەڵماس پارەبی پارێ تو دەستی شیرین دەستە کێشتن ئاواتت بڕیان ناڵەی چێشتن با من بناڵ و ڕوان تاشەوان زەدەی هیجرانم دەردم بێدەوان عزیزا وە شەویستایمە ئی وەختە و گر وەختی و تاوەش ئاناجاروی تر بەرنامە و ئامیانی بە وی ئامادەکردی تازەتەرەوە بیۆ مێمانە و یانە کاشمە بینەرەوە شەویستەکاما پێسەم زاندەی گرکاتی و بەرنامە و ئامیانی هۆڵوانە شەدان کە خزمەت جەگرد و بوارەکە هۆرامانی و خزمەت کەرۆ بە تایبەت ئاکەسە ڕۆشنبیری و ئامامۆستەیەکە هەنێت لێ هۆرامانیانە خزمەت کەرا بەرنامە واروچما تایبەتە بە مامۆستا لەهۆن قادر هۆرامانی کە هەمکات مامۆستا زانکۆی چا بەرنامەکە مارۆ تایبەتە پاوی وینەرێما بیدی مامۆستا لەهۆن ئی وەختە و گر وەختەوەش گر وەختە جەنابیش تاوەشتر دیارە جەناب من زان و هۆرامینی و بێژگانەیە کە قۆمی چەندمی ڕەفیقی چەندمی بەڵام گەرەکمان زیاتر وە بە خەڵکی بژناسی چونکە ئەگەرچی جەنابە جۆکۆڕ و سیمینار و چۆنە بەرکۆتەنی و بەرهەمە بێنێ بەڵام ڕەنگە فرۆ تەماشەکەرا یا ژمارە جە تەماشەکەرا بەرنامەکۆ ئێمە کاگلهۆنی پێشەوەش نەژناسە سپاس پێ گۆرەی و لطف و جەنابیت سپاس پێ ئامتمانەوە جەنابیتە کە تەمە ناکەر و چا یاگی و متمانەوە جەنابیتە نەبوو و مەمنون پێ کەناڵەکەی تا و پێ وینەرا و بەرنامەکە و جەنابیت من لەهۆن قادر عەبدوڕەحمان ماستەرم هەنجە جامعە سلێمانی جە بەراوردکردەی مۆلانای ڕۆمی مۆلەوی تاوەگۆزی جە ڕۆ بەلاغیۆ و ئیسەیج خوێندکار و دکتۆرایە هەرجە جامعە سلێمانی جە تەطبیقکردە و بەلاغی غەربی سەر و یەری شاعرە کۆنا کلاسیکا کە ئایچ بێسارانی و سەیدی و کۆماسیە بەڵێ لەشە ساغ بۆ فرە خاسە پرسیار و من یانە پسەواسمێ دووەم پرسیارم ئانەنێ ئایا کەسیوی ئەکادیمی جەنابە ماستەرەوە هەنوویسە دکتۆرام وانی چنیم تاوە چن لایەنە ڕۆشنبیریەکەی ئی هاماهەنگیە کەڕ و من ئاگەم جە هەرمانەکە جەناب بێن فرە تەبێ و هاماهەنگێنێ هەم لایەنە ئەکادیمیەکە و هەم پێسە لایەنە ڕۆشنبیریەکەی پێسە نوویسەری پێسە بنە کۆڵەری هەرمانەکە فرە تێکەڵینێ بە تەمامی و گونجێنە پێوەرە ڕۆشنبیر کارژانەنە گەرەکشە ئاروی فاڕۆ بە ئایندەوە خاستەر نەقدش هەم سەر و ئاروی پێ سازنە و ئایندەوە خاستەری ڕەبتکردە و ئی دووەیۆ ئی دووە کارەیە کە دیدێ ڕۆشنبیریت بۆ فکری ڕۆشنبیریت بۆ چەندی کاری ئەکادیمی چانەی و گێرا کە ئەکادیمی مێ جەقاڵبم و جەقاڵە بەمانە سەلیبیەکە ژنە مێ فرد کەرە و کە تۆ لێکۆڵینەوەی زانستیکەری چەندی کارەکەت زانستی بوو مەسەرەن گونجیۆ چەندی حرمەتی خوانەخواسەینە شەن کەمکردەوە کەسی نییە مەسەرەن کەسە سەحەفی بە ئارزووش بنویسۆ کریۆ کەسەوە مەسەلەن جەهر بوارەتەرە نەفسە ڕۆشنبیرە بنویسۆ بەڵام وەختێک کە تۆ بی بە ئەکادمی پام مانای کە تۆ بە میتۆدێک کار کردی ڕێبازێ هەند کار کردی و ئا ڕێبازە سنوورێ پێێت و منیۆرە و تەطبیقکردە و ئا حدود و سنووریە عیبارەتە جە علمی بیەیتۆ عیبارەتە جە زانست بیەیتۆ کاری ڕۆشنبیری ئێمە وەختە ماریش چوارچێوە میتۆدی و کارەکات بە زانستی کردی بجۆزانەیە دقیق ئامانجەکە هەدەفەکە پێکی جە هەمان وەختی شەنەمتایی بەرهەمدار بوو و جە ئایندەنە خەڵکی زیاتر بتاوە سوود و استفادە شەنەکە ئینە من بەرۆ پێسوالی وێتەرێ بەڕاستی فرە جارەی بە بەهانەوە ئالەیە کە ئی بابەتە زانستی نیە کەسێ منویس و ئی نوویستەیە زانستی نیە ئیونە کۆڵایە زانستی نیە ئەگەرچی گەنجینێ واجە معلوماتی وەش ئەسڵەنێ ڕەنگە ڕاژ و نەگیریۆ بە تایبەتی فرۆ زانکۆکە فرۆ ئا بەڕێزا کە هەرمانە زانکۆکانە کەرا هەمیشە ئیچێ پێسە بەهانەی ماراوێ بەڵام من ئەجۆم وڵاتی پێسە ئێرانی چوێ تەرشاکەڕە ماسە دەرک و مەدرەک ئیدۆ چوێت تێکەڵکەرە دەرکەکەیانی ئانە کە زانیاری ژەن مەدرەکەکانێ شەهات دەژن ئەگەر پێوەرە تێکەڵی بە موتوربە بە ڕەنگە هەرمانەکەی فرە گونجیاتەری بە ڕێیۆ جەنابیت مەکریۆ کەسەوە کە ناوەندی ئەکادیمی پسە زانکۆی نەبوو گەرەکش بۆ زانست پێوەش قۆڕخکەرەوە ئیتر بە حجۆ بیەی مەدرەکەکەی شەهادەکەی ئیتر کەسی تر حەقش نییە چا زەمینە نەکار کەرەوە یا عکسەکەش کەسەوە کە بەرەوە بۆ
بەرەو جامعەوە بوو بە عینوان و ڕۆشنبیرەوە صاحب و فکر کردە و اعتراف بە جامعی مەکەڕەوە متاسفانە ئارۆ و واقع و کوردستان و ئێمەنەیە تعامل و یاخود پەیوەندی و ڕەبت و بین و دانیشگای و زانکۆی و بەر و زانکۆی کە ناوەندە ڕۆشنبیریەکە پەیوەندیەوە دژیەکیات بەداخەوەیان هەرچەنە ئیسە یان من ئانەیەوین و کە وردە جۆرەجە تعامل هەن و بە تایبەتی ڕێکخراوەکە و جەنابیتانە گرد وەخت هەردووە شەریحەکە تێکەڵێ بە ئانەیەکی دەزوەشیا بەڕاستی جۆرەجە ئیستیعلاجە شخصیەتی ئەکادیمینە هەن و زانکۆنە هەن و جۆرەوە جە ئاعتراف نەکردەی جەبەر و زانکۆی هەن بە زانکۆی بێن ئینە بێن ئانەیە کە وەختێنە کەمشۆم زانکۆ تێکەڵ بە مجتەماعی بوو و استیجابەش بوو پێ خواستەکە و کۆمەڵگەی میای نەخێر ینی منعزل بێن دابڕیان جە کۆمەڵگەی عکسەکەی ئاڕۆشن بیرەی کە ئینا بەرەوە هەر قسێوە کەرۆ ناوەندێوە نییە ئەکادیمیانە نەقد جوانە گێرەوە بتاو پان نەقدەیە ڕایەکەش دەوڵەمەند کەرەوە ئینە بێن سەبەب و ئانەی نەڕۆشن بیر و بەر و زانکۆی متاو ئیسفادە جە زانکۆی کەرەوە نە زانکۆ تاوانش پسە و پێویستی تێکەڵ بە بەر و وێژ بۆ و ئەسڵەن زانکۆ جەنابەت مزانی فرە و دانیشگای و دنیای فرە و زانکۆ و دنیا ئەسڵەن دیوارێژ نییە جە بین و وێش و دانیشگا مەشهورەکی زانکۆ مەشهورەکی ئەمریکای دیوارێژ نییە پێینێ بەڵام لاوێمەوە جۆ معسکەرایانی مشۆم یاری چوار شناسنامێ پەنەبەتا ملی چوەر ئینە دووەلایەنن ئەم ڕەتش بە زانکۆیە هەن و مشۆم ئانە ڕۆژە ڕوانە دروست بوو کە دانیشگا زانکۆ بەشێنجە کۆمەڵگەی و حقیقت پێ ضرورەت و استیجابە و نقصانەکە کۆمەڵگەی دروست بێت ئەرە کە تبینی کردوجە هەرمانەکە جەنابی تەنێ دیارە تۆ ئە بوارە هەرمانە شنەکەری بواری ئەدەبیە زیاتر فرێ هۆڵمی بگەنەدلی عرفانی و پێناسیوی تایبەتە بۆ پێ عرفانی نەک تایبەت پێناسیوی ڕاست ئا پێناسە ڕاستە کە گونجام چن عرفانی چن کلۆک و عرفانی چن مانەکە عرفانی چیشی پاسشکردن مامۆستا لە هۆن ئەپێسە عاشق و عرفانی بووە یاگەرەکەش بۆ پێناسە جددیەکە عرفانی دۆ بە گۆش و خەڵکیێرە من نامە و بەکەلۆرۆسەکەیم سەر و وەشەویستی بێ عشق بێ لامۆلەوی ئەگەر چی ینی دیدە دروستم ئاوختە پێک چەمک و عشقی نەبێ ماستەرەکەنە بە سەرپەرشتی و جەناب و سەرپەرشتیارەکەیم دکتۆر قادر کە چێوە حرمەت و سڵاو من پێش کارمان سەروانەیە کرد کە بە میتۆدی مێژووی کار نەکەمێ بە میتۆدی شێوازناسی ستایلناسی نوێ کارکەرمێ سەر و مەولەوی و مۆلانای چمە ئاردەنە دلی مەسەلێکی جۆرەجە مقارنە دروستبی من چانە زیاتر ئاشنابیە بە مەولانای زیاتر ئا چێوێ کە وەڵتەر بە شێوەوە سەحی ورم گرتێ بێنێ دەربارە عرفانی زیاتر قوڵ بیانە چەنەش و دقت کرد و نزیکە و 100 ساڵە زیاتریە دین کە وەڵتەر عامیل و ئینتاجی بێنجە کۆمەڵگە و ئێمەنە ئیسە وش بیان بە کێشە وش کێشەش دروست کردن مەسەەن ئارۆ شەرق و ئۆسەتی بەعامەنە کە پەنەژمە چا وڵاتە ئیسلامی ئەنە کە پەنەژمە کوردستان و وێمە ئێران ئی دەوروبەرە گرت چێوێکە شانازیش بۆ کەرەوە ئەدەبیاتی عرفانیە من شکەمە بەر و چوێتەرما بۆ غێر و ئینەیە ینی حەسکەری وەگەر چوێتەر هەن جەنابەت یا هەر کەسێوەتەر بە نوویستەیە بۆ بە جوابدایە بۆ جوابم دەوە من شکەمە بەر و ئی منطقە بجوز ئەدەبیات جەڕۆ ئەدەبیاتی ئەنە کە ئینتاجی عرفانی عشقیە چوێتەرما بوو کە غەرب پەنەژ متەئسر بوو و عالم پەنەژ متەئسر بوو ئی ئەدەبیاتە هەر جەمەحویۆ گێرەژە تا میاوە و مەولەویە تاوەکو یاوە تەبەن مەحوی دماتەر و مەولەوی وەڵتەر هەتاوەکو یاوە شاعرا کۆن و تازە کۆن و عرفان و فارسی و عەرەبی ئینە گەر ئینتاج و یەک نەزرێنێ ئایجا نەزرە بریتیا جە عرفانی و عرفانی عشقی جەنابەت مزانی ئێمە عرفانی تەخویفیمان عرفانی نەزەریمان کە بن عەرەبیە عرفانی تەخویفیمان کە غەزالیە بەڵام ئا مۆدێلە فکرکردەیەوە کە بەرهەمش پێ ئی منطقەیە بێ ئینتاجش پێ ئی منطقەیە بێ عرفانی عشقیە عرفانی عشقیە مەحویژ ئینتاج کردن عرفانی عشقیە مۆلەوی مەولانا سعدی حافظ ئینەشە گر ئینتاجی کردێنێ من توقع کەرو ئی پارادایمە تەسەور پێ خوای پێ دینی پێ وجودی پێ مەردەی ئەگەر جارێتر
ئینسان و معاسری ئینسان و هاوچەرخ و ئی وڵاتەوە گرد و دنیێش پەنە تەسقیفکەری جارە تەرمتاو ئینتاجی گۆڕەش بوو جارە تەرمتاو فکرکردەوە گۆڕەش بوو یعنی وەختێک کە دین فقط جە چوارچێوە فقهێنە فقط جە چوارچێوە و ئەنەی کە پەنەژماچە علومی ظاهری مونی و دین نەک ئینتاجژمە بوو ئەزمەی عقلی دروستکەرەوە بەڵام وەختێکە دینجە پارادایمی عیرفانیانە مونی و دراسەکری و ئینسانی گۆرە دروستکەرەوە چونکە ئینسانەوە بە معریفەت یعنی ئینسانی جە مەوجودەوە گولانەوە کەرۆ بە مەوجودە کەونی و ئینە تربیە و غەربی سەخەری کوانێنێ تربیە و غەربی خەریکوانە ئینسان جە مەوجودێ گولانەوە کەرۆ بە مەوجود ئێمە جە شەرقی ئیسلامیەنە تەنیا مەسوولە ناچی قسەی وێمە تەنیا ترادیسیۆنە تربەوی کە متاوە ئینسانە کەونی دروستکەرەوە ئەتەبیاتی عرفانیە بەڵێ ئی قسە تۆ بەردە پێ شعری دلی عرفانی کوردیەمە یا یەری دێڕە شعری دلی عرفانی شعرێکی وانوە هەر چاچۆ پرسیارێکی من جەنابیت کرد پیر موسای شامی فەرماوە شرطی شریعت تەوقیتی حەقە طریقەت چاوەش خەڵقی خاڵقە حەقیقەت بەرپا شریعت لەنگە جیهان سەقامگیر بەندەی یەک ڕەنگە معریفەت مۆرن نەپەردەی سڕپۆش بینایی یارن جامەی تۆوە نۆش ئی شعری قسێکی تۆنی بەس بە تعبیری وی عیرفانی دەقیق ورد تۆ چه شارەزاییوە چین ئی عیرفانە کوردیەیە هەن فرە و فەیلسوفەکە مامۆسایۆ وەختە باس و شعری کەرا بە جۆرە جۆرەکە گەرەکشانە فەلسفەی ئینقاز کەرا جە شعری حتا دیدێ سەقەت هەن کە گوایە ئەفلاتون واتەنش بە پەڕۆی پیس شاعیرەکە مجتەمعانە کردی بەرکانە نەقدژی ناسەر وە چامنە نییە وە هەمە ئەسڵانانە یانە خورافەن جمهورەکەشن جمهورەکەشان ڕاژ نەکردن هەڵە من حەز کرد چەند ئیشارەت بە یوجە فەیلسوفە معاسرەکە کرد و کە دەسەردەم و نازیەکانە ژیوان ئەڵمانیانە 1945 هایدگەر باس چانەیە کەرۆماچۆ ئینسان جەوەتەی هەن شۆن و حەقیقەت یێرە گێڵۆ ئینسان جەوەتەی هەن شۆن و حەقیقەت یێرە گێڵۆ و حەقیقەت هەمیشە وش شارانەوە نە حەقیقەت وش شارا بووە ئێمە بە نەزانی وێمە حەقیقەت ماوەنە شاریانەوە ئینسان پێ ئانەیە کەشف و حەقیقەتی کەرەوە و تعبیر جە حەقیقەتی کەرەوە جە غەیر و شعری چیوە تەرەژنیا پەناش پێ بەرەوە جە غەیر و ینی شعر ئازمانەنە شعر ئازمانەنە وەختێک کە تۆ مەتاوی بە زمانی فەرهەنگی قسی سەر و حەقیقەتی کەری جەنابەت مەسەلەن ملی ئۆدیم و ئی باخەیە چیوە زەریف وینی حاڵیتە مەیۆ ئیدیم پێینە تعبیر جە قووەت و ئازەریفیەیە کەری مەتاوی بە زمانی بە زمانی ئاسایی فەرهەنگی قسەکەری واچی چێوێمدی 100 دەرەجەی زەریف بێ حاڵیتە ئانە نەکەیتر مەسەلەن شاعر پەنا بەرەو لاو زمانێەوە کە زمان و مەجازیە زمانی مەجاز لاو شاعرە و عارفەکە و ئێمە تعبیر نیە هەندێ وێنەی ئیلاوەلە نا تعبیرە جە پەردەلادای سەر و حەقیقەتی كل و مەولانایی 61,000 بەیتش جە شەمسەنە جە مەسنەوی معنەویەنە کارکردە سەر و ئانەی کە پەردە سەر و حەقیقەتی لادۆ مەولەوی مەحوی ئینە گرد کاشە سەر و ئانەیە بیان بە زمان و شعری چون بە زمانی سادە و مەتاوی ئی مەفاهیمە یاونی ڕێک دیدەکە و هایدگەریە شعر جە عیرفانەنە کارش یەک چیوە کارکردە سەروانەیە حەقیقەت پێ ئێمە کەشف کەرەوە خاص كلم اليوم شاوي فايز وخوايا شاوي فايز إلك وخفي سجد شاري
اینجا دو شاوی باوزه تا خوابانی نظر چیله به خوزم اینجا چیله به خوزم یاد خواهی ریوگه ریوگه و نزاوزم بخرم سر عزیز دلوله گایزم رابه زیله گایزم ما توی نیستم گیان زرم چون خیزم بخوازم چون خیزانی دایم پیجمو کلم چون مرا وانگیزم رو چون مرا گیزم شوار اجماری سگل منشگه سویو اینجا میوه نزیگه سویو نوکشنی تو عزیز بینوه سویو تو خوابه نمیوه سویو إلى بينما بسيوتري مولاناش فرماوه حقيقة جامع بمريا هر بارشوش كل لايو إلى تشنكو هاي تقري تشنيو جيراوي فرماوه حقيقة جام هنا بي آينه بي يعني جام بهورام يكجماتو مريا هر بارشوش كل لايو يعني من تو هر يو تشيكوننا بشجع حقيقة تشتني إلى تشني بينيو أنا دوي ديمشان بالله يشجع عرفاننا عربي ما نشبه حقيقة وحدة الوجود يعني باسم وحدة الوجود يعني كل وجودي هي جنيا جا انعكاس نور حقيقتي نور حقيقتي بالله كل وجودي هي جنيا جا انعكاس نور حقيقتي بالله إن الديمشا ديما كي ترج فرق مهمة أنا نك بنما ما شو هيج كسمتها وادعاء وانا كرواتشو حقتنا الله منه شعر ترى أنا مولانا من يكسر مفهوم كيج ما شو ترجمة كيج ما شو بالله ما شو عالم الناسوتي معا وعالم علياي معا عالم خواي معا بالله عالم خواي وحدته عالم وجود إنساني كثرته فرية هركس جركجبو عالم بشري توحيد كرو يك ايديولوجي كرو يك فكر كرو يك ران كرو أنا باش كردن دلو كوشا خواي يعني جورج ادعاء خوابيه تو جركبو قردو مجتمعي كريبيو خوا قرار جدان عالم وحدتها عالم إنساني عالم كثرتها بشريتي فرية بالله مولاي وجما فرماو غير موجود يزتو غير معايا موجود هر توني ما سوى ساي تمام باسنيا يا فرماو يا رنگي معايا رستگاريان انا نكو جناب يا رنگي كي ساخي سا جامع دردم كاريا ملمي بيبرسيار يوتري باكشو تشنا عرفاني باز مزيا ايا براو كاغلهوني ما مسالهوني روشني انا نت شي نزانياكا كروب بزانياو زانياكا كروب بحسب نكريا يعني اركشتينيه غورترا يعني قرك ما زياده توضيح دو كسي وكتشي من يوسو شعر بو ياخذ بخشان بو ياخذ حاجه هني ادبي بو يا روشن بيري بو بس وشي كرو كزانيان بلام هسش بلنا كريان ايشا ورد كروه كروش بحسب نكريا يعني بس وشي كرو نزانيان جا عقلي عامنه تو ماشي آیا چینه زیاتر ارکشن چی دو شوی زیاتر لا إمو هركز دسش قلمش جير تنجمع تكون روشن بير كاينة غلطة يعني كسا إنا شو اسمه النوع بلا يعني إنا جا حرمة كم كردو كسينيا مثلا كريو كسا شاعر بو بلا مرجنيا روشن بير بو كريو كسا مثلا كسا أكاديمي بو بلا مرجنيا روشن بير بو كريو كسا نوسر بو جبوار بلا مرجنيا روشن بير بو جاري والله قرتشي من الروشن بير مشوم بيناسا كان بمعنى عام يعني بله انا ليو بنجمع كالتشر روشن بيري اينا كولتور اينا معناكش تشا بيناسا وهن فرد دقيقه جا بيناسا كان انا قريو جا اما كروموسومه ودروسي بي اي كروموسومه ايناش شن الرنجو قشو جنابي تشنينا الرنجو شمال تشنينا بوصل تشنينا هرچی جبرو ای کروموسوم اما ورش جرمی روشن بیریا متأكد هرچی مثلا زمان
دین هەر چیوێت جەبەر و ئیکرۆمۆسۆمەیەوە ئێمە ورش گێرمێک ڕۆشنبیریا من کوردستانە ژیوانە مسلمانە سنی مەزەبەنە شافعی مەزەبەنە هندستانە جیوێنێ تبتەنە ژیوێنێ دینێ تەرەمپی کوردستانە ژیوانە زمانم کوردیە هۆرامی سەچەنی جەنابی قسەی کرد و چینە نەبیێنی وازە کۆرۆنای بارێ زۆرە تەرمەسەر زمان قسەی کردێنی گەرەک مەواچ جەبەر و ئانەی کە کرۆمۆسۆم تەحدیدشکردن ئێمە بعض چیوی ثابت یعنی ژینەتیکەنێ ئەوی تر دەمۆ ژینەتیکەنە ئەوی تر گر ڕۆشنبیری ڕۆشنبیرکێن ڕۆشنبیر ئا کەسەنە دەرگ بە واقعی کەرۆ دەرگ بە واقعی کەرۆ بەڵام من ئایندێوە گۆرەتەر خاستەر وینەوە هەسا نەقد و واقعی کەرۆ نەقد و واقعی کەرۆ پێ ئاردە و ئایندەی ئێمە بە لێشاو ڕۆشنبیرێمەهانێ تەقدیس و ڕابردووی کەرا یعنی قسەوە هەنە خورافە هەر کەسێک هەر کەسێ ڕابردووش نەبوو ئایندەژ نییە پێی منطقە بۆ مشون فرعونەکی مصریەکی جەگرد و دنیا متەتەورتەرێ بە چکە تاریخ خۆشە سۆمەرێکی عراقی مشون جەگرد کەسی متەتەورتەرێ بە نەخێرنە خورافان ئانەنە کە ڕۆشنبیری خاوەن مەسئولیەت ئانەنە کە دەرک بە واقعی کەرۆ دقیق متاوە واقعی وانەوە نەقدش کەرۆ زانۆ نەقد و کۆگەی کەرۆ پێنێ پتاوە ئایندەی بار و پێگەی مێمە سەر و باز و هەرمانە جەنابی بوارێ ڕۆشنویرێ پسە نوویسەری پسە ونە کۆڵەری ئانی کە کردنێت تا ئیسە چێشێ بیێنێ یعنی هەر بە کورتی بە کوڵی وەڵا فرە بە مختصری خزمەت و جەنابێت و وینەرە عزیزینە ئارزشکەر و من دوێر واچمێ تەرەفێنە کار کرد و زیاتری احتمادم سەر و کۆڕ و سیمینار و ئانیشانە تاوەکو نوویستەی بەڵام سۆ مامۆستای جامعەی مشۆم بەحسی ئەکادمیەن بە بجوز نامە ماستەرەکەیم کەواتە مقارنەی جەڕۆ بەلاغی و جەبەین و مەولەوی و مەولانای بابەتە من سەر بێسارانی کە باس و جوانبینی ئەستاتیکان لەو بێسارانیەوە بابەتە تەرمان سەر و مۆسیقای و نەزرە دیدە ئەنتۆلۆجیەکە و مۆسیقای لاو مەولەوی لاو یێری شاعران مەولەوی و مەولانا و جوبران خەلیل جوبران کە هەر یێری ساحب و زەمینەوە جعیرفانی نەگەتی جوبران مەسیحیە و بجوز ئانەیە هەندێ بابەتی تەرێ سەر و شاعرای تەریما سەر و بێسارانی سەر و کۆماسی سەر و ئەحمەد موختار جاف پسە و موسەقەفێ پسە ڕۆشنبیرێ قسم سەرکردن فرەش فەیسبوکەکەمەنەوە فرەش مجلاتەنەوە کارەتەر کە کەروژ من کارکردای سەر و دەستنووس و کۆنی سەر و دەستنووس و کۆنی کە جە 2001 کارم کردن سەر و دەستنووسی جەبەغاوە ئاخداڵای حکومەت و بەعسیمە نەبێ بە سڕی بازە دەستنووس شاپێکیاستیمێ جەناب و محەممەد علی قەرەداغی دەستنووسەکی مەکتوبات و کاک ئەحمەدی شێخی بێ کە بەڕەحمەد بۆ دەرەجەش عالی بۆ مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس 4 بەرگێنە 50 فارسی کۆن و تەرجەمە کرده بێنە پێ کوردی وەشبەختانە چلنۆکەی تەرەش من خەریک شەنا بەرگی یەکەمش بەرشێن ینی بەرگو یەکەم و منە بەڵام ئیزافەتەن پێیانە جەمال و مامۆستا عەبدولکەریمی کەرە بەرگی پەنجەم یارە بەرگەکەی تێرە ژینا دەستەوە ینی گەرەک ماوا چوو جەبوار و دەستنووسی چێنە کە من قەنەعاتمان ئێمە مەخزونێ گۆرە جەمەعریفەی قۆڵی ماهەن جەمەعریفەی قۆڵی مان لاو شاعیرەکاماوە لاو نووسەرەکاماوە بەڵام بەداخەوە دەستش پێ نەبریان و تەمەنا ناکرد و جنابەت شارەدەتەرێنی جەم چابوارەنە کە چەند معریفەی قۆڵمان چیوی گۆرە کاری گۆرە گۆرەمان کە مشۆم جارەتەر وان مشۆ ئەوروپا بە چێژ ڕێنیسانسش کرد ئەوروپا بە جارەتەر وانایە یۆنانی کۆنی ڕێنیسانسش کرد 1970 ئەوروپا 1600 بە وانایۆ 600 وەڵێزین و یۆنانی ڕێنیسانسش کرد ئێمە مشم جارەتەر بتاومێ نەگیێڵایە پێ معریفەی کۆنی وانای ما بۆ جارەتەر چێنە باس و ڕێسانسی ئایا تۆ پاسەمەبینی هیچ کاریگەری و فەلسفەی بەر و یۆنان یۆ سەر و ڕێنسانسی بێ بۆ بەتاکید بەتایبەتی بنە بەڵێ ڕێنسانس مەتاومێ بە یەک عامل ینی ئەگە هەر کاتێ گەرەکمان بوو بە یەک هۆکار واچمێ بەزینە پاڵنەرش بیان
شتبێنمێ چون ڕۆژە گۆرەترین کاریگەریش بێن ئەبوو عەلای مەعاری یۆجە ڕافیدە گۆرەکە گەشەکردە و هیومانیزمی و گەشەکردە و عقلانیەتی و گەشەکردە و دەرەنجام ڕێنیسانسی جا ئەوروپانە شەرق بێن کاریمە کردی بەتەکیید هەتا ئێستا ڕێیەوە هەنە فرە گۆریان ماچۆ ئەسڵان کۆمیدا ئیلاهیەکە مەفهومەکەش هینەکۆ بەڕاستی نامەکەم دایسێ ئەبی عەلای مەعاری بەس فکرمانەشو ابن ڕۆژ تا ئیسێچە شەرقن هەر منبوزە غەربەنە ئیستفادەش چەنە کردی و کردی بە زەمینە و ڕێنیسانسی بەڵام شەرقەنە تا ئیسێچە منبوزە تا ئیسێچە جز و هەرتەقەی و بێدینی و کافری جا خۆ ئاقسی ئاری کردێنێ هەمان قسەکی ڤۆڵتێر و دێدرۆیەنێ کە خوای زمینش دروستکردن شانۆن مشو من و توی بەشەر دۆرەشت نەبینمێ ئەویش بە هەمان چێ و ماچوو بەڵام بە مەفهومێ بتەر پاسەن بەڵێ بەتەکید ملمێ پرسیارێ تەرێ ئاندەمەجالما بوو ئەجوم کوچی و هەستم کرد کوچ و هینی خلافی بێ قسەکێنێ وەڵە جەنابە باس چانە کرد ئێمە مەبووە میشە ڕابردوونە بژیمە ئینە من یاوانێنە من بەس بەروانێ سەرنج لە تەماشاکەراوە درۆست نەبوو دماوە باس و تێکستی کرد ئەهمیەت و تێکستیش نەدلێ وە ڕابردووانێ مەبەسە چێش بێچانە یعنی ئێمە مشۆ بە عقلی سەردەمیانە تێکس بووانە پاسەنێ گەرەکمان زیاتر باس چانەکەری ئێمە نصان يعني حرفا هني ورنجرمي اقصي كمن كردم من مقصد معنا بينج ذات شرح جدو مثلا بين موني كريو اما يسبار مي باس ونالي كرمي بيسو شخصي وغوري ومقدسي وما نالي ماهنو اما فلان ماهنو في سار ماهنو انا هيج اضافه ومعرفي بما مكرو بلام جارة اما نالي وان ميو اننا مسالكو اما جارة نالي وان ميو بين بنالي اري وان ميو من باسو احمد مختار جافي كانوا بسو كسايتيه منطقه جافي ومنطقه هەڵەبجەی و شارە زووری و شخصی گۆرە بیان و خانەدان بیان و ئینە هیچ ئیزافێ و پێ من مەکەرەوە بەڵام بە عقلێت و ئەحمەد مختار جافی و جەڕوانگە و دەلاقە و شارەکە ئەحمەد مختار جافی و جارە تەرمەوە ئاروی وانوە کە گەرەکشا سکۆ ئاسنی بەر و شاخی ئەمە معریفە ئینتاج بەڵێ 400 ساڵی وەڵێ و زاینی سقڕات بیان هەتا ئاروی دانیشگا عریقەکی و ئەوروپای سقڕاتی واناوە ئەفلاتۆنی واناوە و هیچی تەقدیس و ئەفلاتۆن و سقڕاتی مەکەرا بەڵکو نەقدشکەرا بەڵام جەنەقدەکەیش معریفەی تازە ئینتاجکەرا من ڕەنگە مەجال و بەرنامەکەی ئەڵ نەبوو چیەوە کە گەرەکە بۆ تۆ چیش پێ تەماشاکەرا بەرنامەکەی دەستوەشی من پێ بەرنامەکە و جەنابیتە پێ ڕەنگە هیچ جۆرە بابەتێ عەزیەت و بینەری دۆ چارڕۆ کە دقەتش گەرەکە جەگۆش گێرتەی جە بەرنامەکە بەڵام تەمەنا کەروج بەرنامەکە و جەنابی دۆ گرد و بەرنامەکە بە حوجە ئانەیە کە وینەر حاڵیش بۆ چەنەما ئاست و بەرنامەکەش نەوەزنۆرە بەڵکو کاری گۆرە ئانەنە کە تەماشاکەرا و وینەرا چەنی و بەرنامەکە وێت بەرزکەریۆ و ئەنج وەزیفەوەی عەلامیە و کی جەنابی چ تەرانەتە کردن و سپاس و گۆرەی تا کرد. عزیزاوێمە بەرنامەوەی جارۆ ئامیانی چەنە کۆتاییش پەنەمارمێت تا بەرنامەوی تر یان و گلاوی تاوان.